دوای زیاتر لە 2 مانگ ڕاگررتنی سەرجەم فەرمانگە حکومەکانی شاری کۆیە باهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە جارێکی دیکە بابڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەرک و فرمانی کارمەندانی میری دەستی پێکردەوە و پێشوازیان لە مامەڵەی هاوڵاتیان کرد. دەستمان کردێتەوە بە دەوامی فەرمی و دەرکە مامەڵە کردێتەوە بە ڕووی هاوڵاتیاندا. خۆشبەختانە ژمارەیەکی زۆر هاوڵاتی سەردانمان دەکەن بە مەبەستی ڕایەکردنی مامەڵەکانیان. یعنی هەتا تووشی ئەو ڤایرۆسەی نەبیت بەرانکە هاتینە دەوامیش تەبان خۆشتری شێستە دەوامان لە دوونێ لە سعادە شتونی و هاتینە ئێرە هەتا ڕێنەمەکانمان وەرگی یعنی کوک و دەوامی بکەین ئەوڕۆکەش لە سعاد 9 لێرەینە هەتا سعادێک. با پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی لا کاژمێرنەوە تایەکی پاشنیۆڕۆ فەرمانبەران لە ئەرکی ئاسایی خۆیان دەمێننەوە و لە هەمان کاتیشدا ڕێنماییە خۆپارێزیەکان جێبەجێ دەکەن. بە پێ ڕێنمایی وەزارەتی ناوخۆ و تەندروستی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەین و بابەندین بۆ مەوەستی ئاسانکردنی و وەزعەکە و بەڕۆی ئینشاءڵڵا ئەو پەتای و ئەو نەخۆشی کۆتایی پێدێ و هەمووی هەوڵاتەکان ساو سەلامەت. بە پێی ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی پێشوازی لە هاوڵاتیان دەکەین دەستخۆشی لە فەرمانبەرانی بەڕێوەبردنەکەن بە گروتوونیەوە پێشوازی لە خەڵکی شارەکە دەکەن. لەم ساڵدا فەرمانبەران سەرڕای دواکەوتنی موچەکانیان تا ئێستا بەردەوامن لە بەجێگەیاندنی ئەرکەکانیان و وە خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەوان لە گشت قەیرانەکان لە خزمەت بەردەوام بوون و داواکاریشن حکوومەت لە کاتی خۆیدا موچەکانیان پێ بدات. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.